ایرو مسرور بارزانی شوردار جواتا آسایش هرما کوردستان د چارچوبا پیشوازیکنا سیر آلن دانگن پارلمانتار پارتیا پارێزگارên بریتانیای و شان د سەرۆک وەزیران ji bo karûbarên Yemenê û serokê civata Rojhilata Navîn ya parêzeran ku di çarçova hewlên Brîtanyayê ji bo nirxandina rewşa deverê serî li Herêma Kurdistanê xistine û ragihandin ku pirsgirêka sereke li Iraqê nebûna baweriyê di navbera pêkhatan de û şaşiyên dîrokî ku wiha kiriye tu demekê tenahî û aramî li deverê nebe. لەو دیدارەدا بە تێروتەسەلی گفتوگۆ لەبارەی ڕەوشی سیاسی و ئەمنی و کێشە بنەڕەتیەکانی ناوچەکە و نیگەرانیەکانی گەلی کورد و یارمەتی و هاوکاری بریتانیا بۆ چارەسەرکردنی کێشەکان کرا. لە بەرامبەردا سێر ئالن ڕایگەیاند کە ئەوان لە نیگەرانی ویستی گەلی کورد تێدەگەن. مەسرور بارزانی پوختەیەکی لە مێژووی سیاسی عراق و کاریگەریەکانی بەسەر سەقامگیری واشتی ناوچەکە باس کرد و پێداچوونەوەی نەخشەی ناوچەکەشی بۆ بەدیاتنی سەقامگیری بە پێویستدانا کە سیستمی فاشیل و سەرنەکەوتوو بەردەوام کارەسات بەرهەمدەێنێ و دەرکەوتنی ڕێکخراوی تیرۆریستی داعشی بە بەرەنجامی سەرنەکەوتنی ئەو سیستەمەدانا. لە بەشێکی دیکەی ڕوونکردنەوەکانیدا جەختی کردەوە لە بەردەوامبوونی جەنگی دژ بە تیرۆریستانی داعش بە هاوکاری ئەوپەیمانی نێودەوڵەتی هەروە هەڵوێست و ویستی گەلی کوردستانی بەرامبەر ئایندەی ناوچەکە خسەڕ و کە وەک هەر نەتەوەیەکی دیکەی جیهان مافی دەوڵەتی سربەخۆی هەیە کە دەبێتە فاکتەرێکی بەهێزی سەقامگیری. هاوکات گەرانتیشە بۆ خۆپاراستن لە هەر هەڕەشەیەک کە لە ئایندەدا ڕوبەڕووی دەبێتەوە. هەر پەیوەست بۆ مافە سروشتەی گەلی کوڕایۆشکاری ئەنجومەنی یاسایی هەرێمی کوردستان ڕایگەیاند هەرێمی کوردستان لە دوای ڕووخانی ڕژێمی سەدامەوەی لە تواناییدا بوو بۆ بنیادنانی عراقێکی دیموکراتی و فیدراڵ کردوویەتی بەو مەرجەی هاوتا و هاوبەش بێت. بەڵام ڕەفتارەکانی بەغدا بە فرامۆشکردنی دەستور و بڕێنی قوتی خەڵک و ئاستەنگ دروستکردن لە بەردەم پێشکەوتنی هەرێمی کوردستاندا پێچەوانەی ئەمەی سەلماند و هاوکات گوتیشی ئەگەر عراق هەرێمی کوردستان باوبەشی ڕاستەقینە قبول نەکات هەرێمی کوردستانیش پاشکۆیەتی ڕەت دەکاتەوە. کاتە دەبێت لە نێوان هەردوو لادا میکانیزمێک بدۆزرێتەوە بۆەوەی ببنە دواوسەی باش چونکە ناکرێ هەرێمی کوردستان باجی هەڵەی خەڵکی دیکە بدات.